ناوەندی بوومەلەرزەزانی کۆماری ئیسلامی ئێران راپۆرتێکی سەبارەت بە زەمینلەرزەکەی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوکردەوە کە وردەکاری زەمینلەرزەکە و زانیاری سەبارەت بە مێژووی زەمینلەرزە بەهێزەکان لە ناوچەکە تێدایە. بەپێی راپۆرتی ناوەندی بوومەلەرزەزانی ئێران زەمینلەرزەکەی شەوی 12 لە سەر 13 ئەم مانگە لە کاتژمێر 9:48 خولەک بە کاتی ئێران ڕوویداوە، واتە کاتژمێر 9:18 خولەک بە کاتی هەرێمی کوردستان. گوڕی زەمینلەرزەکە بەپێی ناوەندەکانی بوومەلەرزەزانی جیهانی و ناوەندی بوومەلەرزەزانی ئێران 7.3 پلەی ڕێختەر بووە. هەروەها ناوەندی زەمینلەرزەکە 10 کیلۆمەتر لە دەوروبەری گوندی ئیزگەلە و نزیکەی 35 کیلۆمەتر لە باکووری شارۆچەکانی سەرپێڵی زەها و قەسری شیرین ڕوویداوە. ناوەندی زەمینلەرزەکە 130 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای کرماشانەوە دوور بووە. هەروەها 521 کیلۆمەتر لە تارانی پایتەختی ئێرانەوە دوور بووە. سەبارەت بە قوڵی زەمینلەرزەکە ناوەندی بوومەلەرزەزانی ئێران ڕایگەیاندووە قوڵیەکەی 18.1 کیلۆمەتر بووە. ناوەندی بوومەلەرزەزانی ئێران ئاماری زەمینلەرزەکانی یەک هەفتەی لە ناوچەکە بڵاوکردەوە بە جۆرێک لە پاش زەمینلەرزە بەهێزەکە تا کاتژمێر 12 شەوی 18 مانگ 551 وردە زەمینلەرزەی دیکە لە ناوچەکە ڕوویانداوە. زەمینلەرزەکە لە باکوورەوە بەرەو باشووری ناوچەکە واتە بەرەو شارۆچکەی سەرپێڵی زەها و ڕۆیشتووە. ئەمەش وای کردووە زۆرترین زیان بەر ئەو شارۆچکە و گوندەکانی دەوروبەری بکەوێت. ناوەندی بوومەلەرزەزانی ئێران سەبارەت بە مێژووی زەمینلەرزە کارەساتبارەکانی ناوچەکە ئاماژەی بە 2 زەمینلەرزە کردووە کە یەکەمیان لە ساڵی 958 زاینی بە گوڕی 6.8 پلەی ڕێختەر لە پارێزگای کرماشان ڕوویداوە کە بووەتە هۆی گیان لە دەستدانی ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی سەرپێڵی زەها و هەروەها کاریگەری وردە زەمینلەرزەکانی تا چەند مانگێک بەردەوام بووە و کاریگەری لەسەر سەرچاواویەکانی ناوچەکە داناوە. زەمینلەرزەی دووەمیش لە ساڵی 1226 زاینی ڕوویداوە کە گوڕەکەی 6.5 پلەی ڕێختەر بووە و لە پلێتەکانی زنجیرەچیای زاگرۆس ڕوویداوە، بەڵام زیانەکانی دەستنیشان نەکراوە. بەپێی راپۆرتی ناوەندی بوومەلەرزەزانی ئێران لە ساڵی 1900 تا 2007 زاینی بەلایکەمەوە 2 زەمینلەرزەی بەهێز بە گوڕی 5.1 پلە و 5.4 پلەی ڕێختەر لە پارێزگای کرماشان ڕوویانداوە کە کاریگەریان لەسەر پێکهاتە و پلێتەکانی زەوی لە ناوچەکەدا دروست کردووە.